سەرێ مژارمە میێڤانداریا دکتۆر محمود عباس جێگرێ سەرۆکەیەکی تیا گشتیان ویسکار و ڕۆژەماوانی کورد لە سووریە ji تێکساسێژ ئەمریکا مەگەریت خێراتی دکتۆر ئایا چرادەیەکێ باندۆرێکە خراپ لەسەر ڕەوشە ڕاگەاندنی ڕۆژاوای کوردستانی چێتکە bi sedema girtina ofîsên Kurdistan 24 bi biryareka rêveberatiye. ویلسەر بەرژەوەندیە رێبەریا خۆسەر بخۆبێ وەختی هەمووی زێنێ بریا خۆسەر ئیر و تێکلیە نابەرانی دەولەتیرە وەکە ئەمریکا دەولەت هەری دموکراتن دنیایێت یەکش بەریاری هەری جوانە مافی ڕۆڤایە مافی ڕۆژنجمی ڕۆژلیست دەما بۆ ئەوها بریا خۆسەر وی کاری هابک ئەبێ هاوێل سەر بسک ئەو ئاخەفتی نابرا رێبەریا خۆسەر مافی ڕۆڤە مافی ژۆرنالیستە هەتیە پاراستن دەستورە رێبەریا ئەم دزانن گەلێک جارا ددنە خویاکردن دەستوراوادەیە بۆ بەعرف اجتماعی بەخۆر دکن بینا سوسیادا دانە خویاکردن مافی ژۆرنالیستە مافی یعنی مافەکی هەتی پاراستن ئەو ئاخەفتنە هاوکاری دێرابوون دەمەکە سەر ئەو ناکۆکی دنابرا کارێ وای سەر حردێ و سازیاوە ناکۆکی تێدا هەنا ئاهاوی ئەهۆر باندۆرا خۆ گەلێکی خراپ سەر ڕێبەریا خۆسەر بکێتە شالینێ دیوەژی ومەدا خویاکرد داخویانیا یا ئیروامەی جواکی یا یەکیتیا گشتیان ڕۆمانی کورد مەخۆش خویاکردن ناکەوێت بەرجەوەندیا مڵەتی کورد ناکەوێت بەرجەوەندیا پێش ڕۆژانی باوەڕان هێزی کوردە دەبی ژبەر بۆ ئەم دمێزی ئەو بەریار نەکارەکە مەسەلا میدیە وی سەکنین یاوی سەڵ دکەتیە بارەکی ئنوناکۆسیان مخابن ناکۆکی سیاسی باندۆرە خۆت چواکە جۆرنالیستە مافی مرۆڤانەکە یان خۆ بەیزێنم نوبان یاری لەسەر ڕێبەریا خۆسەر بێ بهتر سۆژ بەرەشکە ئەمە بانگا خۆکرد و مەهێوی ئەم هێوی گوشێ بەگەرن طبعاً ژێ لێڤ بەکەری بەهۆرت نەکەی ماسی کەس ڕێبەریا خۆسەر بالعکس ڕەنجی بێ عالەمێ ڕێبەریا خۆسەر وارەکی دیموکرات بشێت بەریارێکی دەردەخی شاشە خۆشی ڕاستیە گەری بانگامی یەکی مەبانی کورد ژوارە هەیە دیبیتن خۆش بێ بریاری ناکەوێت بەرجەوەندیا دیکەوێ بەرجەوەندیات رێبەریا خۆسەر بەێ دکتۆر ڕۆژاوای کوردستانی بتایبەتی و سووریە بگشتیژی دەڤەرە گەرمە گرتنا کوردستان 24 گۆ پەنجەرەیەک بوو لەسەر جیهانیش بۆ ڤەگواستنا بوویەران هەیەش خەسی باندۆریە چێت کە لەسەر قوتکردن و دابڕانە وام بوویەران دیگەل ڕایە گشتیە جیهانێ ئەس بەهۆڵ ناکەم باندۆراوە گەلێکی سەر ینی سەر ئەمێ بێژن کوردستان 24 بخۆ بکەیت بەس نوچەوێ ناشکەوێ بمێنوێ بەردەوام ببێ ینی چ هندوێ کوردستانبوونی ڕۆژاوا بێت چ دریا ئیرۆ میدیا طبعاً دەرباس بۆ ژۆرنالیستێکی تەنێ وەختێ بۆ نوچا دگهێنێت بێزینی هەر کەسێکی دەکاری نوچا بگەێنێت بەس باندۆر ئاوێنا جیواکە ناودەولەتی مەسەلەن تێکلیە وێنا کوردارە ئەv ئەس بەهۆر باندۆرەکە بچێکی وێ یعنی وێ نەخۆشیکێ خودقێنێ ژبەر بۆ و یەکش خەلەکی هەری سەرەکەیە جەم مڵەتی کورد ئیرۆ گەرەکەش بدنە خویاکردن دەهەپەیمانی ناودەولەتیدا تێکلیە بە ئەمریکارە تێکلیە بە رووسیا بە دنیای تمامیرە ئەم مەیزاندنەکە ئاواکردنە جیواکەکە دیموکراتە هەرەمەکە کوردستانی دیموکراتە و مافی مڵۆ تمامی پارێزی نەبەس مافی مرۆڤ مافی میدیا مافی ژۆرنالیستە هەیە پیرەکایەتی همه د پارێزی دا گەرەکە ئەم مڵەتی کورد سازیا کورد ینی سیاستمەداری کورد ئەو پارتیە کوردیشتی گەرەکە هەرتمش شیا تمام دەولەتی دۆرا خۆ بن واری دیموکرات شبرگو وەختی کۆ ئەم وەقەوا بتەیبەت ئەف دەولەتی ها بەرجەوەندیا وێنا بە ترکیریا دەولەتی ڕێوەی چی پێشتر بێ ژوار چێت پێشوارە وەختی بۆ تێکلیا مەر بن دەمەکە گەرەکە ناچمەتی خۆستن وارەکی سیاسی واری مافی مرۆڤدا گەرەکە ئەمریکیشیا حمشکی بێت ئەف کارێ هاز وێ باندۆرە سەر بمێنی
جێ نەبەگەرن وێ باندۆرا وێنا سەر تێکلیە چی باندۆرا وێنا سان 24 بێوەکە نوچەوەکە یانی دەستگە هەبێ بێژن میدیا سەر ناودەوڵەتی چا دگهێنیە نەچێ ڕۆژاوات هەنێ دگەێت نوچێ هەرەما بله دکتۆر چێ ڕۆژاوا یانی دگەێنێ ناودەوڵەتی ئەس باوەڕ دەکەم بەلکی باندۆرەکە بسمی ناگەوێ وارێ بێ کاری وێ ناکەێت ئەس باوەڕ دەکەم غالها يعني خرابونا بريا خسر إنسان كمان دوباره يعني بانكا جبي خالي بقر كردستان بيز هو ميديا كنا دولتي يعني تدمزين إنه تشويش أمريكا تنج روسيا تنج أوروبا يعني نما مسامي ميديا ك هندروي هرما يعني بوا ميديا نا دولتي زانو وعلى قال لك ميديا فيش صان نقل جا یک جوانو چه هری کردستانی ده دروشات ریوبریا خسر بانگشه ج دموکراسی را دکه فرنگی و هر وها لسر بنگها براتیا گلان وکو تیگوتن هاتیا آوا کرن گرتنا نویسنگهن کردستان 24 به تو حجتو پاساوه که هیا چه قیسی باندوره که خراب لسر نافبانگا ریوبراتی دکه وەکە گۆ دەستپێکێدا طبعا دەماگۆ وكارك بيكر ديجي ديمقراطيتي وحتى وقت هناك في دنابرا دستجاوا دركبي وحج العقد الاجتماعي يعني ببرياخ وسر كاري بولسك يعني تكرن ديجي باكا كيدش دكولاني باجاري سان وقت قوتي شي ما في مروه بشي شي بيديا بي بتيبت ابها دولتي يعني دولتي داغركارش دولتي قوتي يعني تكليا بهرم بريبا بلا قصروي جعبيريا قولي بهرتنك يواده شي بمثل ازي نوميه كبير بله دكتور يك هاري جرينج وامريكا هرتن بيشيا تركيا بيشيا دولتي دي دسكري انه ريبا بريا خسر مباركي توريست تميزين ديمقراطيه ده تميزين ديفيجن بيركا اب لها وقت جو افكاري هاكي شي جورنالست بيغرتن شي تكيما واش سياسه مدار الوقت برين ها مكتبي هناك بارتي برين هاج كي بريارك هات جورنالست يه حتى يه هات نقرتن يعني هات سكنا نشر كاريها يعني يديكو شعبني يه بيمانا مامش كي ليه ما يصير بريك ديوي بخوينن اخر سنه كان بري هاي دجمني كردستان قيمت بي يعني بدأ تشتكي بيجن أمنا كمان وقتها جوارن مثلا بجوري بريا خسر كار وكاري بينا إيريشي ملطف ويبسكنين شارشو وقت دي ميديا كم شارت بيزيني ما في ملطف كرد باريس زي دا فازيا ملطف كرد زي نوتشي ملطف كرد دولت هذا وجدوني بريا كسياسي نابرهن بارتي كردي دتيسكن أتكلم واركي دي أصبح باندورا خو عالمي دشكي يعني شعبيري أو تكاري بيجش يعني شان دي بله دكتور أوروبية جو إيرو الكارد كنت ريهندروي ريبا بريا خسر ده أو بيجو يسر ويميزين أبناء هاش خيسي دكتور أفنجاف وقرتنا بشتي في بريارا قرتنا نویسنگهان بريارا خواسنكو دریه سمال کاجبه گرتن باندوریه لسر دانستاندن کردی و شبکش برای جی پنگاوه که گریدای روشا گشتی یا سیاسی و پیوندی دیگل پارتو آلیان مخابرنا از بحورت كم فبا قريدايا اف خال بتيبت يعني او قفتقوي قو ما هيبيت كرجي دنابراخ يعني دنابراخ كرد هيزي كردي دنابا انكا سيدا نابدا بارتي ديمقراطي يكيديا بارتي ديمقراطي دا او بارتي قو يقود سروكيتي ايدا بيدي دا يعني او بحورت كمي باندورا خلنا يعني لسر قفتقوي وانا بكي طبعا باندورا ويدا بخرادي دي سیمال که وقتی ایروتی کردن ابنا مخابن نباندورا خویت نابرا وید باندورا خود سر سیاست مداری کرد که یال پارتی کرد که باندورا وینا الملتی کرد میزنی ملتی کرد ایروت نابرا هر دو هرم عادت چی نخوشین قلق نخوشی هاید نوادی گوشین هن اهلی خود بینن هن آیکایا ابوری هایا هن يعني تلميذين ملتي كل كي يعني
بەهەف گرێدایە ئاوا و باشووری کوردستانی ینی ئاریکاریە جواکی بله دکتۆر بله ینی درستی هەمن پەبرا هەیە باندۆرا خۆ مڵەتی کورد نەبان ینی بەری گۆم بێژن لە باندۆرا خوا لە گفتوگۆی ئەو کارێ تێکلیە پارتیا بڕێتکی باندۆرا خو بەری ناوێت وڵەت وەختێک بۆ باندۆراوێت وڵەت هاتەکردن ئەس باهۆستن پارتی چی پارتی کار دکەش بوونی وڵەت پێشڵێ وڵەت سەر بخێ وڵەت ئاریکاریە وڵەت ڕکە وەختێک و وڵەت بکەوێ زۆر دەستی و تاداریدا پارتی چی فێداوێت ینی ئەو گفتوگوتنە بەراواتە چی بمێنێ ئەس باهۆرتم ئەف گاوێ ها ئەم هێویکن طبعا شرط و ئالیاژکێ گۆ بکنە ئارمانجێکی نهێل ئەف بریاری سیاسی نەبەراوادا بکنەوەی بۆ دژمنیاتی نەورە تەنێژگە ئەم هێویکن ناکۆکیە سیاسی ناباتە نەبین ئەم ناکۆکی سیاسی ناکەم لە بەرجەوەندیا هەردوو ئالیادات کەوێ بەرجەوەندیا دژمن دەیە گەرەکەم بێ بزان یەک گەلێکی تعداریت خۆی ئیرۆ مڵەتی کوردت هەردوو ئالیادە مڵەتی کورد تعداریت خۆی گەلێکی سپاس دکتۆر محمود عباس جێگرێ سەرۆکێ یەکێتیا گشتیان ویسکار و ڕۆژەمەوانێن کورد و سوورێش تێکساسەش ئەمریکا تمارە بوو سپاس من خێر و خوشکی